بەڵێ لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سروش عەبدوڵڵا گوتەبێژی گشتی تۆڕی هەماهەنگیە ڕێکخراوەکان CNO لە دۆهۆکەوە میوانمە. بەڕێز سروش ئەم کاتت باش سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا کۆچی پێچەوانە لە ئەوروپا بەرەو هەرێمی کوردستان زیادی کردەوە، کۆچی گەنجان بۆ دەرەوە کەمی کردووە. ڕێژەکەی ئێستا بەرچاوە، هۆکارەکەی چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە. ئێمە لە 2020 بۆ 21 کە بە ساڵی لێشاو ناسراوە 31,000 گەنج کۆچی کردووە بۆ دەرەوە. لە دوای ئەوە لە 2022 ڕێژەکە کەم بۆتەوە بۆ 2000 کەس. لە 2023 ڕێژەکە کەمتر بۆتەوە بۆ 1030 کەس. طبعاً 3121 کەسیشیان دیپۆرت کراونەتەوە. بە عام دەکاتە 37,151 گەنج تاوەکو ئێستا کۆچیان کردووە بۆ دەرەوە بە پێی ئامارەکانی تۆڕی هەماهەنگی ڕێکخراوەکان. ئێمە کۆمەڵە هۆکارێکمان لە بەرچاو گرتووە. هۆکاری سەرەتا کە گەنج کۆچ بکاتن ناهەمواری سیاسی و بارودۆخی داراییە لە ناوچەکە کە بە نمونە عێراق و ئەفغانستان و سووریا و لوبنان دەگرێتەوە. ئەم وڵاتانە ناهەمواری سیاسی و ناهەمواری دۆخی داراییان هەیە کە بەداخەوە کوردستانیش بەشێکە لە عێراق و عێراق هۆکاری سەرەکی تێکچوونی باری سیاسی و ئابووریە. ئەوەی کە ڕێژەکە کەم بۆتەوە لە 2023 پەیوەندی بە شەڕی نێوان رووسیا و ئوکرانیا هەیە کە بە سەرەکی ڕێگای قاچاق لەم ناوچانە بۆ ئەوروپا کەمی کردو و کاریگەری هەبووە. دووەم خاڵ ئەوەیە کە هەر کاتێک سیاسەتی نێوان تورکیا و ئەوروپا خراپ بوو کۆچ زیاد دەکات، بەڵام ئەگەر پەیوەندیەکانیان باش بوو کۆچ دادەبازە. هۆکارە لاوەکیەکانیش لە هەرێمی کوردستان ئەوەن کە لە ئەوروپا و لە تورکیا گرانی هەیە، گرانیەکی زۆر هەیە، لەبەر ئەوە خەڵک کەمتر کۆچ دەکاتن. بەڵام بە خۆشحاڵیەوە کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری دەستی کار 70% دەستی کاری ناوخۆ لە هەرێمی کوردستان خەریکە جێبەجێ دەکرێت. هەرچەندە هەتاوەکو ئێستا تەنها بەشێک لە کۆمپانیەکان جێبەجێیان کردووە، بەڵام ئەمە بەگشتی دۆخی کۆچە لە هەرێمی کوردستان بە پێی ئامارەکان. باشە بەڕێز سروش توانین بڵێن بەو هۆکارانەی کە جەنابەت باست کرد و هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان و هەروەها و خزمەتگوزاریانی کە هەیە ئیتر هەرێمی کوردستان هەنگاو بەرەو ئەوە بنێت کە کۆچ بەرەو ئەوروپا یا وڵاتانی دیکە کەم بکرێتەوە تا ڕێژێک بڵێن وەکو دیاردەی تر سەیری نەکرێت؟ بەڵێ ئێمە پێش ساڵی 2020 ئەگەر باس لە ساڵانی پێش شەڕی داعش بکەین، لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ناوچەیەکی ئارام بوو لە ڕۆژهەڵاتی ناوڕاست، ناوچەیەکی کە بە ئێستاشەوە نمونەی سەقامگیری سیاسی تێدا هەیە، ئەگەر بێت و حکوومەتی عێراق کێشیان بۆ دروست نەکە، ئەو کات بەعکسەوە بوو. خەڵک لە دەرەوە دەهاتنەوە هەرێمی کوردستانەوە، خەڵکی ئەوروپا کە ساڵانی زوو لە کاتی ڕژێمی بەعس کۆچیان کردبوو بۆ ئەوروپا بڕیاریان دەدا بگەڕێنەوە. و پێم وایە ئەگەر بێت و تەمان نەکەرمەن هەموو ڕێکخراوانی کۆمەلگەی مەدەنی مافی مرۆڤ پێیان وایە ئەگەر بێت و حکوومەتی عێراق دەستور جێبەجێ بکە، ئەوە ناوچەی هەرێمی کوردستان وەکو جاران دەبوژێتەوە و بە هەمان شێوە ئەو سەقامگیریە سیاسی جارانی بۆ دەگەڕێتەوە و هۆکاری سەرەکیش حکوومەتی عێراقە کە لێ ناگەڕێتن خەڵکی هەرێمی کوردستان لەو خۆشگوزەرانیە کە هەیە کەڵک وەربگرێتن. بە نمونە پێت بڵێم ئەم ساڵ 1030 گەنج کۆچیان کرد کە 80% لە ڕۆنیا و قەڵاتزێن. ئەمە دەگەڕێتەوە بۆ کەمی هەلیکار لەو ناوچانە. هەلیکار لەو ناوچانە سفرە. خەڵک پێویستە یعنی بیر لەوە بکاتەوە کە ژیانی خۆی خۆش بکاتن. هەیە کۆچ دەکات لە ناوخۆ، هەیە لە ڕۆنیا دێتە دۆکێ، لە ڕۆنیا دەچتە هەولێر، بەڵام ئەوەش نابێتە چارەسەر. پێویستە کە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر هەوڵ بداتن کە حکوومەتی عێراق قایل بکاتن بەوەی کە دەستور جێبەجێ بکات بۆ ئەوەی خەڵکی ناوچەکە بە ئارامی بژین و بیر لە کۆچکردن نەکەن. باشە بەڕێز سروش، ئەو ڕێگەیەکی سەختە تا گەنجان یا بنەماڵەکان دەتوانن بگەنە ئەوروپا یا وڵاتێکی تر، بەڵام کاتێک کە دەگەڕێنەوە لەلایەن ڕێکخراوەکانەوە هاوکاری دەکرێن، هیچ پاڵپشتێک لە ناوخۆ هەیە بۆی کە دڵگەرم بن بەگەڕانەوە؟ بە پاڵپشتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بۆ بابەتی معنەوی زۆر هەیە و لە ناوخۆدا حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هاوکاری گەڕانەوەیان دەکاتن لە ڕێی نوێنەراتی
حکوومەتی هەرێم لە ئەوروپا بەڵام بە هەمان شێوە پێویستمان بە زیاتر هەیە پێویستمان بەوە هەیە کە زۆرێک لە کێشەکان چارەسەر بکرێ بۆەوەی خەڵک بە ئیرادەی خۆی بڕیار بدا بگەڕێتەوە چونکە نوێنەراتی حکوومەتی هەرێم لە دەرەوە تا ئەوەی ئێمە ئاگامان لێیە زۆر ئاسانکاری باشی کردووە بۆ ئەو خەڵکەی کە بڕیاری گەڕانەوەیاندا. بەڵێ بەڕێز سروش دیارە کە سیاسەتێک کە وڵاتانی ئەوروپا بەرامبەر بە کۆچبەران دەیگرنە بەر سیاسەتێکی توندە بە تایبەتی بەریتانیا لە ماوەی ڕابردوودا کۆچبەرانی دەنار بۆ ڕواندا یا کۆمەڵێک بابەتی دیکەی ڕێگاک تاگەیشتن بەوێ هەیە ئایا پێتان وایم سیاسەتانە کاریگەری لەسەر کەمکردنەوە یا کەمبوونی کۆچ بەرەو دەرەوە هەیە و چۆن دەکرێت ئەمە هۆشیاری بدرێتە گەنجان بۆی کە ڕوو لە ئەو ڕێگە سەخت و ناهەموارە نەکەن بۆی کە ناچار نەبنجارێکی دیکە بگەڕێنەوە ڕێگەیەکی دیکە هەڵبژێرن. ئێمە پێمان وایە کە کوردستان بە هەر جۆرێک بێ پێویستە گەنجانی ئێمە وا فێر بکرێن کە ئەمە وڵاتی خۆمانە وڵاتی خۆمان خۆش بێ پێویست ناکاتن ئێمە ئەو ڕێگای بگرینە بەر ڕێگای بەڕی کە بە ڕێگای وشکانی پێدەڵێن زۆر سەختە دارستانی زۆر سەختی تێدایە یەکجار بە سەرما و بە گەرماش کێشەی زۆر گەوریان بۆ دروست دەبێ و هەر پێویستە ڕێگای ئاویش بەکار بێنێت کە ڕێگای ئاوی سەلامەتیەکەی ناگاتە دەلاسات بۆ هەر نەفرێک یعنی زۆر کێشەیەکی زۆر گەورەیە پێویستە ئێمە لە کوردستان هۆشیاری بڵاو بکەینەوە هەرچەندە ڕێکخراوەکەی ئێمە و ئەو ڕێکخراوانی کە لەگەڵ تۆڕەکەی ئێمەدا کار دەکەن هەمویان بە چڕی هەوڵ دەدەن بۆ ئەم بابەتە گەنجان هۆشیار بکەنەوە بەڵام زۆرێک لە هۆکارەکانی دیکەی وەکو باسم کرد لە دۆخی داراوی ناهەمواری سیاسیش پێویستە چارەسەر بکرێتەوە وەکو خەڵک بیل لە چوونە دەرەوە نەکات. بەڕێز سروش عەبدوڵڵا گوتەبێژی گشتی تۆڕی هەماهەنگی ڕێکخراوەکان CNO لە دۆهۆکەوە لەگەڵمان بووی سپاس.